وەزیری بەرگری ئەڵمانیا بە سەردانێک دەگاتە هەولێر و لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراقدا کۆ دەبێتەوە. لە کۆنفرانسە ڕۆژنامەوانی هاوبەشەکەیاندا وەزیری بەرگری ئەڵمانیا دەڵێت هێشتا شەڕی دژی تێرۆر زۆری ماوە تەواو بێت. شکستبێهێنانی تیرۆر زۆری ماوە، بەڵام پشوبان درێژە. مووسڵ وەک سەرۆکیش وتی ئامانجی داهاتووە و ماوەیەکی بەرچاوە ئامادەکاریەکانی هاوپەیمانان دژ بە تیرۆر لەگەڵ حکوومەتی فیدرالیدا دەستیان پێ کردووە. لەم شەڕی مووسڵدا هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی گرنگ دەبێت. هاوکاریەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراقیش جێی خۆشحاڵی. وەزیری بەرگری ئەڵمانیا باسیش لە هەوڵە هاوبەشەکانی بەغدا و هەولێر دەکات. ئەوە دڵخۆشکەرێکە گوێمان لێ بۆ کۆمیتەیەکی ئازبەرزی هاوبەش لە حکوومەتی فیدرالی و هەرێمی کوردستان مەبەستە هاوبەشەکان یەک دەخەن سەبارەت بە چۆنێتی ئەوەی چۆن نەژادە جیاوازەکان ئایندەی خۆیاندا دەڕێژن و هەروەهاش چۆنێتی ئاوادانکردنەوەی مووسڵ. سەنگیەکە لەسەر پاراستنی خەڵق و دوورکەوتنەوەیە لە هەر کارێکی تۆڵەکردنەوە. لەم شەڕەدا دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ئەڵمانیا کۆمەکی لەشکری هێزی پێشمەرگەی کردووە و 140 سەربازیشی لە هەولێر داناوە. هاوکاری ئەڵمانیا بوو پێشمەرگە کاریگەری یەکجار زۆری هەبوو و میزانی گۆڕی لە مەیدان و من دڵنیام بە هەمان شێوە پشتگیری ئەڵمانیا بوو پرۆسەی ئازادکردنی مووسڵ هەمان کاریگەری خۆی دەبیتن و جارێکی تر من بەر خێراتنێکی گەرمی جەنابت دەکەم و داوای سەرکەوتن بوو دەکەم. ئەڵمانیا پەیمانی بەردەوامیدانی بۆ پشتیوانیانە داوە. بەر لەم سەردانی بۆ هەولێر وەزیری بەرگری ئەڵمانیا سەردانی بەغدای کردبوو لەوێژ لەگەڵ گەورە کاربەدەستانی لەشکری وڵاتەکەدا کۆبوو بووەوە.